ئێستاش داوادا کاک شاخەمە سدیق سەرنووسەری گۆڤاری وانەر دەکەین. زۆر بەخێر بێن، خۆشحاڵم کە هەر سەرەتای گۆڤارەکە بە نووسینی نووسەرێکی بەڕێزی شاری هەولێر دەستم پێکردەوە بۆی ئەو جیاوازیە نەیە. گۆڤاری وانەر ئەڵبەتە گۆڤارێکی ئەدەبی وەرزیە، ناوڕۆکەی پێکاتووە لە هەموو ئەو بابەتانەی گەتیایە گرنگی بە بواری ئەدەبی درراوە، بۆ نمونە لێکۆڵینەوە، نووسین، چیرۆک، شەعر، دیداری ئەدەبی و بواری شان و سینەما. و ئەم گۆڤارە وا کاری تیاکراوە کە هەر گۆڤارێکی سەدحی نەبێ، خوێنەر بیخوێنێتەوە و دواتر لە ڕەفەی کتێبخانەیە کاداینێ، بەڵکو و ئیشی تێدا کراوە کە گۆڤارەکە بێ بە سەرچاوە بۆ هەموو بە ڕێزانەی کە بەتەمای نامەی دکتۆران ماستەرن و بەحس و لێکۆڵینەوە لە بواری ئەدەبیان نووسن و بە تایبەتی بۆ خوێندکارانی زمانی کوردی لە زانکۆکانی ئێمە. لەبەرەوە گۆڤاری وانەر هەوڵەدەین جۆڵەیەکی تازە بێ لە ناو دنیای ئەدەبی ئێمەیە و هەوڵەدەین چەند گرنگی بە قەڵەمی خۆماڵیە دێنەوە، نە گرنگی بە وەرگێڕان بدەین، چەند گرنگی بە قەڵەمە بە ئەزمون و بە تەمەنەکانە دێنەوە، نە گرنگی بە لاوەکانمان بدەین، هەوڵەدەین چەند گرنگی بە قەڵەمی نێری نادێنەوە، نە بە مێینەی بدەین و زۆر هەوڵەدەین ئەم گۆڤارە کەلێنێک لە ناو دنیای ئەدەبی ئێمەیە پڕ بکاتەوە، بێتە گۆڤارێکی نەوعی باش کە لە داهاتووە خزمەتێکی بچووک بە بواری ئەدەبی بکە. سپاسێکی دکتۆر تاقەسوکەوە سەرمایەدارێکە پشتیوانی لەم پرۆژەیە کردووە گەورەیانە بوودەوەی کە گۆڤارەکە لە سەرەتاوە تا کۆتایی سەرکەوتن بکات. پێم خۆشە کۆمەڵە گەنجێک و کۆمەڵە خوێنەرێک و کۆمەڵە عاشقەکی کتێب لەم کۆڕەوە لەو کتێبخانەیە کۆبوونەوە و موژدە و هەواڵی بڵاوبوونەوەی گۆڤارێکی بە پێی کە تا زۆرمان گرتووە تەمەشامان کردووە بە پێی بابەتەکانی و دیزاینی بابەتێکی گۆڤارێکی تایبەتیە. پێم خۆشە لەو بۆنەیەوە و لەو ڕۆژگارەی کە گۆڤارە ئەدەبیەکان گۆڤار ڕۆشنبیرەکان بەرەو ڕوبەڕووی تەنگژەیەک بووینەوە، بڵاوبوونەوەی دەرچوونیان زۆر کەمە. ئەو گۆڤارانەی کە کاروانێکی درێژ و مێژەش زۆر درێژیشان هەبوو، دیارە یارمەبەستم گۆڤارە ئەدەبیەکانە، مێژەشی درێژیشان هەبوو، هەمیان وەستان و لە ژمارەی زۆریشەوە ئینجا پەچیان کەوتوێسە دەرناچن. دەرچوونی ئەم گۆڤارە بە ناوی وانەر کە وشەیەکی هەورامی جوانە، واتە خوێنەر، ئەو شەشی فێرکردین و بە پێی لیست و پێڕستی ئەوەکان بابەتەکان هەست دەکەم گۆڤارێکی فرە ڕەنجی فرە بابەتی دیزاینێکی جوانە و ئەوەی هیوای بۆ دەخوازم بەردەوام بی لە ژمارەیەکە نە ژمارە دوو پەچی نەکەوی و لەسەر ئەو نەهەجەی کە ژمارەیەکی لەسەر دەرچووە هەروە ڕێبازە بگری و بەردەوام بی. ڕاستی ئەو بۆنەی ئەو دەرچوونی یەکەم ژمارەی گۆڤاری وانەر بۆ نەدەزانین هەندێک باس لە ڕەوشی ڕۆشنبیری و بڵاوکردنەوەی کوردی بکەین بە تایبەتی لە ڕووی گۆڤارەوە. ئەوەی دەگوترێت کتێبخانەی کوردی بەڕاستی ڕەفەکانی کتێبخانەی کوردی لەبارەی چنووسین و هەروەها لەبارەی وەرگێڕان تا ڕادەیەکی زۆر ئەگەر بەراورد بکەن بە کتێبخانەی نەتەوەکانی دەور و بەما زۆر کڵۆڵ و هەژارە. ئەو ڕووداوانەی دواییش ئەو قەیرانەیەک لە دوایەکانی دواییش وای کردووە کە زیاتر بەرۆکی بواری ئەدەبی بگرێتەوە، زیاتر بەرۆکی چاپکردن و وەشاندن بگرێتەوە. بۆیە ئەو دەرچوونی ئەو گۆڤارە بەڕاستی مای دەستخۆشیە، دکتۆر تەها مای دەستخۆشیە. هیوادارین ڕێڕەوی ئەو گۆڤارە لە یەکەم ژمارەی هەریس نەبی تا 100 ژمارەی لێ چاوەڕوان بکرین و بەردەوام بێت و چونکە کار بە کۆتاییەکەیەوە کارە، کار بە بەردەوام بوونیەکەیەوە کارە، بە عاقیبەتەکەی کارە، ئەمەش هەمووی مێدەوار دەکەین. بەڕاستی بۆ ئەو گۆڤارەش من بەشدار بووم بە جۆرانی کورتە چیرۆکێکی قادر عەبدوڵڵا سەرنووسەرەکەی گۆڤارەکە تەلەفۆنی بۆ کردم، نامەی بۆ ناردم و تێگە بەشداریمان لەگەڵ بکەین. مش بێمان باش بوو لە هۆڵندیەوە شتێک بە تایبەتی قادر عەبدوڵڵا تا ئێستا تا ڕادەیەک لای خوێنەری کورد شارەزایە ئاشنایە، گوتم بە کورتە چیرۆکێک بە ناوی کوردستان کە بارودۆخی کوردستان و کاتی خۆی کە هاتووە سەردانی کردووە لەوێ دابڵاو بێتەوە و بە سوپاس شێوە بڵاویان کردەوە.